بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و قوتابیان و مامۆستایان یەکەم زەنگی ساڵی نوێی خوێندن لە قوتابخانەی شەید بڕیار ئاسۆ لە سلێمانی لێدرا. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەڵێت لە هەوڵداین بۆ دروستکردنی چەند بینایەکی نوێی خوێندن تا کێشەی دوودەوامی و سێدەوامی کەم بێتەوە. ئێمە ماوەی 4 ساڵی ڕابردوو 58 بینا دەستی پێکردبوو تەندەرینی بۆ کرابوو لە ئێستا 20 بینامان ماوە واتە لەو 58 38 بینامان تەواو بووە و زۆرترین بینا ئەم ساڵ 23 بینای قوتابخانەمان دەستی پێکردەوە زۆر بەشی تەواو بووە کە ئەمە توانم بڵێم سەرباری و 4-5 ساڵە بینا دروست نەکراوە کەمە و ئێمە ئەگەر وا بکەین ساڵانە 50 قوتابخانە خوێندنگە بۆ قەزاکانی شاری سلێمانی بە بەردەوامی دروستکەین کەمی بینامان نابێنێ و تاکە کێشەیەکیش ئێستا ئەتوانم بڵێم لە ناو شارە کەمی بینایە ئەگەر بینامان هەبێت قوتابخانە بێتە درێژخایەن و مامۆستا بۆ شێوەیە کۆ نابێتەوە. یەکێتی مامۆستایانی کوردستانیش لە سەروبەندی وەرزی نوێی خوێندن ڕایگەاند هیوادارن بۆ ئەم ساڵی خوێندن کێشە و گرفتەکانی مامۆستایان لە بواری موچە چارەسەر بکرێت و چیدی مامۆستا نیگەرانی ژیان و گوزەرانی نەبێت و جەخت لە پرۆسەی پەروەردە و خوێندن کاتەوە. بەو پێی پرۆسەی خوێندن کاتێک بەبێ گرفت بەڕێوە دەچێت کە قوتابی و مامۆستا گرفتی نەبێت. بە هیوای ئەوەی ئەم ساڵ ساڵێکی جیاواز بێت لە ڕووی پەروەردەیی و زانستی و معریفیەوە بەراورد بە ساڵانی ڕابردوو. ئەم بۆنە بەرز و پیرۆزەش دەقۆزینەوە جەخت لەسەر کۆمەڵێک داواکاری بنەڕەتی بکەینەوە و بڕوای تەوامان وایە بە جێبەجێکردنیان لە ئەم ساڵ لە کابینەی نوێی حکوومەتە لەو داواکارە یەکێتی مامۆستایانی کوردستان جەختی لێ دەکاتەوە. یەکەم پێداویستەکانی هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا پێویستە لە بودجەیەکی شیاودا بێت بودجەیەکی شایی بۆ تەرخان بکرێت. دوو چارەنووسی پاشەکەوتی زۆرملێ کە بەسەر مامۆستایان و فەرمانبەرانە سەپێنرات بە زووترین کات یەکلایی بکرێتەوە و دابین بکرێت. سێ میلاک و پسپۆری پێویست دابمەزرێت بۆی ئەو شاغیر و ئەو کەم و کورتیانەی بەتاوەتی لە پەروەردەکانی دەرەوەی شارەهەیە چارەسەر بکرێت. ئەمڕۆ لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە کاتژمێر 8 بەیانی و زەنگی ساڵی نوێی خوێندن لێدرا. بەڵام تا ئێستاش قوتابی و مامۆستایان لە دڵەڕاوچێدان و نزا دەکەن ئەو گرفت و کێشانەی لە ساڵانی ڕابردوودا بە سیاسەتی کوردبینانەی حکوومەت لە پاشەکەوتی موچە و ڕاوەستانی دەوام ڕووبەڕوویان بووەوە بۆ ئەم ساڵ تێی پەڕێن و بتوانن بە ئارامی سەرقاڵی پرۆسەی پەروەردە و خوێندن بن.